بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێر هاتنیە مولایەکەم بەڕاستی ئێمە ڕێز جمهوریەکمانەیە بەقەو یەک سوود کەچگەرە لە بەغا دەستی ناڕوە باوەڕتان پێ بکەم هەر نەبوونی باشتان یعنی بێتەوە زۆر لەوە باشترە خوا بیکا بە قوربانی ئەو دوو قاچە قرتاوەی من لە حەلبەکەی هینا داقووقە ئالوا حیوانم کڕیوە چووم 700 بۆمبم پوچەڵ کردووەتەوە لەسەر جادەکان بەقەو من غیرەتی بواە من شانازیم پێوە کرد بەڵام بەقەو سوود کەچگەرێ دەستی ناڕوە داوای لێ ئەەکەم بە زووترین کات بگەرێتەوە داوای لێ ئەەکەم بە زووترین کات بگەرێتەوە بۆ خۆی دانیشێت چونکە ڕەواجی نییە لە بەغا کەس هیچ حسابێکی بۆ ناکە بگرە خەڵکی کوردستان حسابی بۆ ناکات داوای لێ ئەەکەم بگەرێتەوە ئیمجا داوا لە کاک مەسعود دەکەم چاوی ماچەکەم من بەم دوو قاچە قرتاوە تا گەمە بە قوربانی بم ئەو پۆستە جێ بێڵێ با بزانین ئەمانە چی ئەکەن هەر وەختی ئەماشتیان نەکرد ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەخێنەوە شوێنی خۆی دەست بەسەر بسیار ئەو خانمانە ئەگەر کەسێک مابێ لە خانمەکە